لە ساڵی 2000 تووشی ڕووداوێک بووم کە ئەو ڕووداوەش بۆ هۆی لە کارکەوتنی هەردوو قاسەکانم. ساڵ هات و ڕۆی ڕۆژێکیان بۆ حاڵی خۆم ئەگریام. بابم هاتە لام وتی کوڕی شیرینم، ژیان ئارەزوێ کەوتەخت نابێ، نهێنیەکە و ئاشکرا نابێت. پێی گوتم هیوادارم خۆت لەگەڵ ئەو بارودۆ خۆی بگونجێنێ. ئەگەر تۆ توانیت خۆت لەگەڵ ئەو بارودۆخی خۆت بگونجێنی، ئەو کات بیر لە دەرگا خۆشەکانی ژیان ئەکەیەوە. لەو کاتەوە کە بابم ئەوەی پێوتم ئیدی بیرم لە قاچەکانی خۆم نەکردەوە. دەرگایەکی تر بە ڕووی ژیانی خۆمدا کردەوە کە هەمیشە لە هەوڵ بم چۆن بە ئامانجەکانی خۆم ئەگەم. پیشەی وەستایەتی مۆبایل و کۆمپیوتەر و ئاتاریم هەڵبژات کە چەند ساڵێک ئەو ئیشەم کردیە. دواتر دەستم بە ئیشی کاری مرۆیی کرد. پێشتر زۆر لە ئاو ئەترسام، ئەنێ کە ئەگەیشتمە ڕووبارێک یان گەیشتمە گۆمەک ئەوەندە لێی ئەترسام سەرم ئەسووڕا. بەڵامیدی لەگەر برادەرانی و خۆشەویستانم ئەوان مەلەوان بوون دەیانزانی مەلەی بکەن، منیشیان پێ بکەم. و ئەو کاتانێک کە مەلەوانی ئەەکەم و ئەسمەن لەناو ئاو ڕائەوەستم یان مەلە ئەەکەم، بەڕاستی هەست بە لەش ساغیم ئەەکەم، چونکو لەناو ئاو تو ئازادی بۆ دەچێ ژێر ئاو یان دەچێ سەر ئاو ئازادی هەر جوولەیەک بتەوێت دەتوانی بێت.